ئەو نامەیە بەڕاستی بۆ داکوکردن بوو لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی 20 قوسوور ساڵە لە زیندانە بەناحەق و بە خۆتان دەزان بە پلانێکی چەند دەوڵەتی ئەو وەختەکە دەست بەسەریان کرد و زۆر نامەردانە تەسلیمی ڕژێمی فاشیستی تورکیایان کردەوە. ئەمە بەو بوونەوە نامەیەکمان ئاراستەی ئەو لایەنانەی کە جنابتان ئیشارەتتان پێدا بۆ ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. بەڵام من یەک لەو کەسانم کە واژۆم لەسەر ئەم نامەیە کردیەوە بە هەر کەچی نەتەوەی خۆم دەزانم دیفاعکردن لەو پیاوە گەورەیە. تەبیعی وەختی خۆی تورکیا دیسان بە پلانێک پێکەکەی هاویستە ئەوەی دژی تیرۆر چەند کردەوەیەکی زۆر خراپی کرد هەر بەخۆیان ئەرتەشتی تورک و ئەوانە خەڵکیان دەکوشت ئەوان دەکرد بە ملپەکەکان دەهێنا ئەوان کرد کە شتێکی خراپ بەرامبەر بە پێکەکە نەزەرێکی خراپ بەرامبەر بە پێکەکەی بەتابەتی لە بەرامبەر لە دۆلی ئەوروپی و ئەمریکی ئەوانە بەخۆشتان دەزانن تورکیا حلفی ئەتڵەسیە و ئەو وەختەش وەزعەکان ئەوها بوو ئەوانیش لۆ تەڕزیەی تورکیا و سیاسەتی خۆیان و بەرژەوەندی خۆیان هەرستان ئەویشیان کرد. پێکەکە هێزێکی سیاسی گەورەی کوردستانە پێم وایە هەر لە دوا ڕۆژیش هەر پەکەکەیە کە بەڕاستی بتوانێتن کە شتێکی گەورە بۆ کرد بکەوە. ئێستاش ئەوان بەهۆی ئەو گردا ئەو شۆڕشی کە هەیەە ئێستا و داکۆچیش گەورە لە ملەتەکەی خۆیان دەکەن و ئیتر پەکەکە هیچ ڕۆژێک تیرۆریست نەبووە. پەکەکە دیفاع لە حەقی خۆی حەقەشی مەشروعە کە دەیکاتن. بەتەکیید ئەوانش بەرژەوەندی خۆیان هەیە بەڵام پێم وایە یعنی خەریکە هێواشواش ئەو مەسلەیەش گۆڕانکاری بەسەردادێت چکە ئێستا ئەمریکاش لە سیاسەتی تورکیا ڕازی نییە بەتایبەتی ئەو ڕژێمای کە ئێستا هاتێت چەند ساڵە کە ئۆردوگان سەرکردایەتی دەکات و دەستی بەسەر هەموو شتەکان داگرتیە و سیاسەتێکی دیکتاتۆرانەی تەواو پەیڕەو دەکات کە دشی پرەنسیبەکانی ئومەم متحیدەیە و دژی پرەنسیبەکان حقوقی ئینسانە. ئیتر ئەوروپا و ئەوانش ئێستا زۆر لێی بەگرین و ئەو ئەمریکا لێی رازی نییە. ئێستا ینی ئەرزیەتەکە نەختێک گونجاوە بۆ ئەو مەسلەیە. ئەوانش لەو قناعەتن کەوا تورکیا ئێستا دەوڵەتێکی دیکتاتۆریە بەڵام بەتاکید ئەوانش بەرژەوەندی خۆیان هەیە لەو مەسلانە. تورکیا لە حلفی ئەتڵەسیە و پێم باشە ئێمە وەکو هەموو کەسێکی نیشتیمان پەروەر دەبێ پشتیوانی شۆڕشی کوردبی لە باکوور و کە بە ڕابەرایەتی پێکەکە ئێستا چکەوانە بەشێکن لە ملەتەکەی خۆمان لە هەرچا پارچەی کوردستان نەوەکەر پێکەکە پێم وایە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان پێویستە پشتگیریەک بکەن داکۆکی لە بەرژەوەندیەکانی نەتەوەیی کورد بکەن. ئەوڕۆکە لە هەموو ڕۆژێک زیاتر پێویستمان بەو مەسەلە هەیە. ئەستەن ئەگەر بەڕێز ئۆجەلان لە زیندان بێتە دەر پێم وایە کێشەی کورد بەتایبەتی لە کوردستانی باکوور چارەسەرەکەی زۆر ئاسان دەبیت.